نەوەی پەیوەندی ئیسلامی بەشێک بوو لە قرارگای ڕەمەزان. جەناب مام عوسمان وەرەقەیەکی دایە دەسی ئاغای ڕەفسنجانی. ئاغای ڕەفسنجانی سەیری جەناب مام عوسمانی کرد، وتی وما معنى الاستقلال يا شيخ، نحن حركة إسلامية مستقلة. لەگەڵ عیرفان علی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان لە چەنەڵقەیەکی ڕوودا و مێژوودا. لا عوسمان وتوێتی ئێمە چەکمان بۆەوە هەڵنەگرتووە تەطبیقی شریعەی ئیسلامی بکەین، بەڵکو بۆ دیفاعکردن لە مەزلومێتی ئینسانی کورد چەکمان. جارێ ئەولەویەت ئەوەیە کەوا لەژێر دەستی بەعز ئەم خەڵکە ڕزگارکەین. بەڵێ من بە سەریحی لێم بیستوت بە مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز دەڵێ کورد کافرە. ئەوەن لە وەڵامی ئەم قسەیە هیچ وەڵامێکیان نابێ بێدەن. یەکەم جارێک کەلیمەی کوردستان بچێتە ناو بزوتنەوەیکی ئیسلامی مامۆستا مەلا عوسمان بوو. ڕوودا و مێژوو بەشی یەکەم شەوی سێشەممە کاتژمێر 9:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.